السلام ورحمة الله وبركاته. باش ما فجأة. الحمد لله براكم خاص سلامتك. وزاد أما صوت السيارة يا حياة. بلى. تلفزيونك كسك براكم. جاء. تعرفوا أمر جاري كواكب ما مصر. باشا. يصير خلص برادر نقول فيصل السلام لينا أنا جايز يتفاعل أمر جاري كواكب. بو. والله. آخرنا هكسيك قصيك هذا ببلغيتشي بيبي مثلا. أنا جايزني زكاة أمر جاري جايزني بوكر جايزني أنا شرب كلام ما مستوى عليه فصيله ما مستوى ناش. يعني دڵێ هەر بە هیچ شێوازێک دروست نی هاوکاری ئامۆژگاری بکەیت هیچ جوازی جایزنی سێری کە لێ سێی کەناڵێکی خراپ بەسێ ئامۆژگاریمە سەیری کەناڵ بۆ هۆکار چییە؟ ئەلێم بۆ ئەلێ جایز نییە ئەلێم کاکە گیان ینی زۆرش دەگەما برادرم ئەلێ سێی کەناڵێک خراپ بکە بەسێ ئامۆژگاریمە ئەڵێ سەیری چی بکە؟ سێی کەناڵی خراپ بکە بۆ لەمە حەز ناکەم ناوقەڵەکان لێرە مامۆستا وەڵا بێنە چی و توێ باسی کە قەیناکە ئەلێ نیە تیڤیە ئەم کەناڵە خراپانەیە سێی ئەوانە بکە بەسێ ئامۆژگاریمە ئاخر ناڵێ بۆچی هۆکارەکەی هۆکارەکەی ئەلێ جایز نییە جایز نییە کە جایز نییە دەبێ بەڵگەمان هەبێ و عیلەتمان هەبێت دەڵێن لەبەر ئەو تاوانە بۆ نمونە لە کەناڵی ئامۆژگاری کوفری تیاکرێ یا بیدعا یا معسیەت و تاوان یا ڕەقس و سەما و بەرەڵایی ناڵێ چی تێدا دەکە ئامۆژگاری بۆیە دروست نییە والله منش مامۆستا باسی قورئان و سنەتەکە باسی قورئانەکە باس حەدیثەکە ئەلێ جایز ئەلەم ئەلێ تو بۆ ئیلا تۆ کە بۆ ئەنجام منش زەکات کۆکەمەوەی خۆمان بین درادر دۆست من لە ئەو برا بەڕێزە ناڵێ بۆچی دروست نییە هۆکار چییە؟ ئەم لەم جەماعەتە مامۆستا حەز ناکەم یعنی بەس فێر کراوە تەڵقین کراوە دروست نییە هیچ ترێ نازانێ هیچ نازانێ ینی وەکو بە بەغا دەیڵێنەوە دووبارەی دەکەنەوە تاوە دروست نییە سەلامیش لێ ناکە بۆ سەلام لێ ناکە براکە موسڵمان نیت والله بسلمان ما قسم بوني السلام عليكم جواب والله سينا فرق ما خسي كان جواب يا الله اي باشا ك علماني السلام يعني لبكا جواب دنوا صوفيك سلام يعني لبكا جواب دنوا الله بس والله مي تو نادن والله مي ويلا مش قاعد والله مي نادن علي الولا مش قاعد والله مي نادن براكم فرقيتي قمران فرقيتي سر لشواون يعني همو جاروتو مودو باري دەکەمەوە و بە شانازیشەوە و تەحەدای گەورەترین کەسیشیانم کردووە وەکو پیا و بێدا بنیشێ ئەو قسانەی کە لە کۆڵانان لای بەڕێزت دەیکەن و لای چیشت دەیکەن وەکو پیا و بێدا بنیشێ لێرە باسیکە بڵێ دروست نییە سەیری ئامۆژگاریکەی ئەو وەجهە داعشە ئەو وەجهە ئەو گروپە توندڕەوەن کە ئێمەی ئەهلی سوننە بە مبتەدیع دەزانن هیچ فەرقێکیان نییە لە ئوسلوب و منهەجیان ئیلا لەوە دانەبێ داعش لە تەکفیر ئازان تەکفیر و لە ناوبردنی کەسەکان ئەو فێرقە گومڕایە لە چی ئازان لە تەبدیع و لە ناوبردنی کەسایەتی کەسەکان دیقەت دێ داعش التكفير وقتل الأبرياء وقتل الناس أما التبديع وتشويه السمعة لا كساتي داعي بانك خوازكان أهل السنة ددن أو تبخوي وتوتي سيري كان على كيبك بس زامور قارينا كاتا بس دجايتي تدكن بس دجايتي أهل السنة وسلفية دكن داعش آية شر داعش برانبر أمريكا أبوك كافرنا برانبر إسرائيل بوك جولكين برانبر بونمونا بريطانيا أبونا برانبر روسيا أبونا أو برانبر كافر وجولك نبو هيجي أنا مسلمان عنده شر داعش برانبر إيران بوك شيعية دي سنة برانبر شيء بس برانبر سنة شر داعش برانبر سنة بو دجايتي سنة ذكر أو تحاتي شنشي ولاتي سنة لنا يعني شاري سنة لنا برلا شام والعراق أوانش شيء كان بس لقل شيء بس لقل سلفي أوانيك شوين ربيع بن هادي المدخلي كوتون شري أوان بس لقل سلفية شاوروش سيري فيسبوك يعني وشتيان كا بس دجمني قوري سرسختي أوان شيء سلفي داعي سلفي كان عمش قاري أما وكو خودو تت صوفي ببينه سلامي إذا كان مشكليني علماني ببينه كورا ماركسي ببينه حرشي بينه مشكليني لقلي مشكلة لقل كافرنية مشكلة لقل حجني بس لقل شيء لقل سلفي هي ميكروب يكن فيروس يكن
طهر الله الأرض منهم خوا يقول زي لو أنا باك كاتوا هیچ نین بەس جنێودان دەرەجەیەکن زۆر ئازان سوکایەتی پێکردن دەرەجەیەک ئازان لەو جۆرەشتانە ئازان براکەم دەژینە ئەوەتە بینێران هەمووی دەبیستن دەڵێت سەیری چی دەکەی بە سەیری کەناڵی ئامۆژگاری مەکە هەردووشیان ئوسلوبیان یەکە حدەثاء الأسنان سفهاء الأحلام ئەمانەی وڵاتی خۆمان زۆربەی هەرە زۆری چینەکە گەنجە و حدەثاء الأسنان ئەو سفهاء الأحلام کەم علم زانستیان نییە ئەگەر هەتانە زانستان هەیە کامتان عالمە کامتان خۆی بە عالم دەزانێ و تیاتاندا بە تەمەنە و ئەهلی علمە ئەو قسەی لە کۆڵانان دەیکەن وەرن وەکو پیاو لە کەناڵێکی ئاسمانی ڕوبەڕووی ئێمە بیکەن باشە دەوەرن با بزانین بۆی خەڵک ببیستێ بزانین ماشاءالله ئێوە علمەکەتان تا چەندە فلان گومڕا دەکەن و فلان تەبدیع دەکەن و فلان وا دەکەن و فلان ئەم گاڵتەجاری چییە گەورەترین يعني كسانێک کە دژایەتی داوای ئەهلی سونە دەکەن ئێستا ئەوانن گەورەترین خزمەتیان بەچێ کردووە خزمەتی ئەهلی بیدع و ئەهلی الحادیان کردووە گەورەترین بۆ چونکە واللهی هیچ گروپێکی الحاد و علمانیەت و ئەهلی بیدع و خرافەت دەرەقەتی داوای ئەهلی سونە و تەوحید نایە بەفەزلی خوا وەکو حجە کەس دەرەقەتی نایە بەس ئەوان دێن وەکو میکرۆب بە ناوی سەلەفی بەڕیشێکەوە دێ قسە بە کەناڵی ئامۆژگاری دەڵێ جنێوی پێ دەڵێ خەڵکی فەقیریش تووسانێت حەزڵت خوا وای مامۆستادە باشە دەی خۆ علمیان پێ نییە ئەوە ئێستا چەندێک بە تۆتم بۆ دەڵێ دروست نییە بۆ دەڵێ سەیری ئامۆژگاری هیچی پێ نییە هیچ کاکە دروست نییە تەواو سەیری مەکەوتەوە ئیعازەکەی لە جۆ بۆ هاتووە لەلایەن شێخەکەیەوە شێخ ڕەبیع بن هادی المەدخەلی هاتووە کەناڵی ئامۆژگاری سەیری مەکە تەواو نازانێ بۆچی نازانێ پرسیاریش ناکە ئەسڵی کێشەی شێخ ڕەبیع لەگەڵ کەناڵی ئامۆژگاری ئەوەیە دەڵێ کەناڵی ئامۆژگاری چونکە بە کامێرە و ڤیدیۆ ڕسم دەگیرێ ڕسم حرامە کەواتە تەلەڤیزیۆن حرامە ئەوە مناقەشەی من بووە لەگەڵ ئەو لە ماڵی خۆیدا بۆ بەلای ئەوە دروست نییە تەلەڤیزیۆن هەر دروست نییە ئەوە حجەی شێخەکەیانە بەڵام ئەی حجەی خۆیان وی براکەم کەسانێکن واللهی لە زۆنگاوێکدان خوا هیدایەتیان دە بۆ خاتری ناوە جوانەکانی لە فەیسبوک و ئینتەرنێت لە پشت مۆبایلەوە دەست جنێ و دەدەن و قسە دەکەن ئازان بەڵام ڕوبەڕوو ئەو پیاوە نین ئەوە چەندەمین جارە تەحەدا بکەین بە حەول و قووەتی خوای گەورە بۆ سەرخستنی حەق نە بۆ دەرخستنیەوەی کە ئێمە ئازاین نەوەڵامە هیچ نین خوا لێمان ببوورێ بەڵام بۆ ئەوەی دەرکەوێ بۆ ئەو ساویلکانەی کە لەگەڵتانن کە شوێنتان دەکەن و قەناعەتتان پێ دەکەن بۆی دەرکەوێ بۆیان کەوە لەستم عەلا شەی ئەو لەو قسانەدا کە دەیکەن هیچتان پێ نییە پوچەڵ بۆیە هەرچی مسلمانە با تێبگا ئەو پێڕە ئەو گروپە کە مقلد و متعصبن بۆ شێخ ڕەبیع بن هادی المەدخەلی ئەوانە لە دۆڵێکی دوورن لەو قسانەی کە دەیکەین باسی تەبدیع و باسی هەجر و سەلام نەکردن لەو بابەتانەدا هیچ پەیوەندیشیان بە سەلەفیەتەوە نییە لەو بابەتانەدا هیچ پەیوەندیشیان بە سەلەفیەتەوە نییە کە باسی تەوحیدی بۆ کردی ڕاز دەکا باسی ئەرکانی ئیمانی بۆ کردی ڕاز دەکا ئەمما لەوانەی تردا ئەوانە شایستی ئەو نین گوێیان بۆ بگیرێ یا ئەوانە تەمثیلی سەلەفیەتکەن سەلەفیەت زۆر لەوە جوانترە زانستیترە بەڕەحمترە معقولترە حکمەتترە ئەمە ئەو گاڵتە جاری و بێڕێزی و بێئەدەبی کە ئەوانە دەیکەن لە پشت پەردە و لە پشت فەیسبوک و ئینتەرنێتەوە ئەمە گاڵتەمان لێ دێ منداڵ بازاڕی هیچی تر نییە غەیری منداڵ بازاڕی هیچی تر نییە هیچ ئەبەدەن وە دووبارە سێبارەی دەکەینەوە مەچن جنێو بدەن لە فەیسبوک و لەولا سەجا ئەم چەند قسەی کردومە ئەمشۆ ئێستاوە تا هەفتەیەک بازاڕیان پەیدا دەبێت لە فەیسبوک جنێو بدەن پێمان بەس جنێو لە زیاتی جنێودان کوڕە باشەکان وەکو پیاوێک یەکێکتان اختیارکەن هەمووتان جورئەتێکی بۆ پەیداکەن هانی بدەن وەکو پیاو بێدا بنیشی ئەو قسانەی لە فەیسبوک دەیکا بێ ئاوا لە کەناڵێکدا دەنیشین لە مزگەوتێکدا دەنیشین بە ڕاستە و خۆش پەخش بکرێ باسی عەقیدە و مەنهەجی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەحابە دەکەین بۆی دەریخەن ئێوە لەسەر مەنهەجی ڕەبیع بن هادی المەدخەلی لەو بابەتانەدا لەسەر مەنهەجی ڕەسوولی خوا و سەحابە نین ولسر منهجي علمانين لسر منهجي سلفين لسر منهجي كبارين خوا هدايات تندا چاورين بلام وابزانم لجنه ودان زياتر هیچ تاني نابستين هر وشتان لي دوشتوا نك بين دابني شنو جا بيان وكرشيان اما لقل مبتدع دانانيشين لقل مبتدع دانانيشين ترسنو كفاشي لكان ورن
مادام مبتدعين بۆ خەڵکی بسەلمێن کە ئێمە مبتدعين کەناڵی ئامۆژگاری زەرەرە پێویستە دابخرێ ئاوا بکەن نەک خەریکی ئەوە بن وەڵام مبتدع بۆیە لەگەڵی دانانیشین خوا هیدایەتتاندا خوای گەورە لەو غەفڵەتە ینی بە ئاگاتان بێنێ بۆ خاتری ناو جوانەکانی بۆیە براکەم گوێی مەدەیە کە قسەت پێ دەڵێت کاچی پرسیارکار یا تۆ سەلامی لێ دەکەی وەڵام من ناداتەوە خەفەتی پێ مەخۆ براکەم ماوەیە کە ئینشاءڵڵا مادوو دەبن کۆتاییان پێدێت و تەواو بە ئیزنی خوای گەورە چۆن داعش کۆتایی پێهات چونکە توندڕە بوو ئەوانش کۆتاییان پێدێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەلەکە المتنطعون ئەوانەی کە زێدەڕ و توندڕەون بە هیلاک دەچن خۆیان بە هیلاک دەبن لەناو خۆیاندا خۆیان دەخۆن بۆ چونکە طبیعەتیان وایە دەبن بە دوو فرقە ئەوجا هەر فرقەیەک لەسەر مەسەلەیەکی تافیه و بێقیمەت ڕەخنە لە یەکتر دەگرن و یەکتر تەبدیع دەکەن و دەبنە چەند پارچەیەک کاتی خۆی لە یەمەن تەکفیریەکان پەیدا بوون لە عەدەن شێخ مقبل ڕەحمەتی خوا لێوێ فەرمووی چەند کەسن وتیان شێخ وەڵا لە 40 بۆ 50 کەسن جارێ وتی خەمن نەبێ لەوانەیە ببنە 40 پارچە هەر پاش ماوەیەکی هەر یەکە تەکفیری ئەوی تر دەکات فعلا وا لێ هات ئەوانەش دەیبینی پاش ماوەیەکی تر ئەوجا تەبدیعی یەکتر دەکەن خۆواشی لێ هاتووە بەڵام مەسلحەت کۆیان دەکاتەوە ئەجینا ئەوەی بە یەکتریان دەوت ئەو دەیوت ئەو وایە و ئەو دەیوت ئەو وایە و دوایی مەسلحەت وەرێکردنێک بگرن بەس دەبین پاش ماوەیەکی تر ئەوجا چۆنۆک و قومبەلەی 40 پارچە دەکەونە دژی یەکترەوە خوا هیدایەتیان بدە بۆ خاتری ناو جوانەکانی و سفاتە بەرزەکانی ئەخیری ئێمەش خێرکە ئیستیقامەتمان بداتێ لەسەر منهەجی قورئان و سنەت منهەجی سەلەفی صالح